سڵاوتان لێبێ بڵۆگێکی جیاواز لە پایتەختی عێراقەوە لە بەغا 4/5/2022 ئیڤێنتێکی زۆر تایبەتە. ئەمڕۆ دووەم ڕۆژە ئێمە فریا یەکەم ڕۆژی نەکەوتین بە بۆنەی ئیشوکارەوە، ئێتر کێشە نییە، بەڵام ئەمڕۆ حەقی دوێنێژەکەمەوە. با یەکەم سیارەکە پیشانتان بم، توێتا لاین کرۆزەری 6x60 BXSC 5.7 8 پستۆن کە یەکەمە لە هەموو عالەمە، کە پارەیەکی زۆری تیا سەرف کراوە. ئەوەی کە باز دەکرێت و لێرە باسییان کرد ئەوە زیاتر لە 20 دەفتەری تیا سەرف کراوە. کامە ئەمە ئەجا خۆتان ناوێکی بۆ ئەدۆڵەوە وەنەوشەیە پیکابە چییە نازانم. ئەم گەشتەمان لەگەڵ کێ کردووە؟ ئەها کەین بەم لای شتانەیە کێتان بیرەکەوێتەوە. ها ئەم ماتۆڕانەیە یاڵا بێەوەی بیڵێمزان مەیزانن مامە کۆساری ماتۆر کە بزانم نایدۆڵەوە ئەوش گۆڵدن. بزانم بەسەری ئەی ماتۆڕەکانتان پیشانەیەم، ئەوەشی کە حەزی لە شەرحکردنی ماتۆڕە و زانیاری ماتۆر دەی مامە کۆسار. لینکەکەی لە دیسکریپشندانێم ئەگەر ڤیدیۆکەی لەگەڵ منە بڵاو کردەوە. ئەگەری لە هەر کاتێکە ڤیدیۆکەی ئەپلۆد کرد لای خۆمەوە دایانێم. ئەمانە هەمووی ماتۆری زەخمە، ئەوە شەریکەی بینێڵەیە، ئەمە گروپەکانی بەکان کە ئیتر هەرچی ماتۆری زەخم و ماتۆری سەفەرەتیایەتی ئەوە نانە خۆ ناخۆمە سوورە. یاڵا مامە ڕێز سڵاو هەیە بۆ هەر هەمویان. لەکاناتەکەی منەوە بینەری ئەو زانیاری شتانە بن لەسەر ماتۆڕانە. من ڕێک جام بووم لێرە بە دیارە ماتۆڕە شازە لەگەڵ ناوەژێوە شتی زۆر شازی تایە ماشەڵڵایە زۆر تایبەت هەمووی لێرەوەیە بۆ لای ئێمە کاک. ئەوانەی خۆوانی هیچ نییە. بەزەوێ سەزار ئاڕۆ بینی ئەوە ئێستا ئەچمە لای ئەی هاوارەوەی سێ جوان شواویێتەوە بۆ ئێرە ئەوە تایبەتە. ئەوە ئێستا سیارەکان پاکەنەوە، ئێمە لە بەیانی واتوی سیارەکان پیش بوون دووارەیەکەینەوە دووارێکێنەوە. ینی من ئەمە دووەم جارمە ویدیۆ هەموو سیارەکانەکەمەوە لەگەڵ مانە شتێکی زۆر ئاڕۆڵە. یاڵا جەماعەت تۆ بڕۆ بەلای ماتۆڕەکانەوەش بۆ لای سیارەکان. ئەنە جێڵینە بۆ مامە کۆسار بایمە بچین بۆ لای ئیشەکەی خۆمان. چییە؟ سیارە، ئۆتۆمبیل، ترۆمبیل تۆڕی تایە تایبەتە. با پیشان تاوام ماتۆری سێتاییتان بینیوە لە کەریم کابارە لەوانەیە بینی بێتان، بەڵام لە ماتۆڕی کێڕێکی ئاوایان نا. با بڕۆین بۆ لای سیارەکان. لە هۆڕینە ماتۆڕە ئەو سیارانەتان پیشان نایم کە لەسەر جادەیە بۆ نمونە ئەوانەی ئەو سەر ئەمەش سیارەی درفت و ئەو شتانەیە چوانە ئەو نووسراوە سوپەرچارج. دەستکاریکی زۆر کراوە. ئەمە چۆن سەیری ئەو مەکینەیەکەین؟ وەڵڵا بڕە خۆتی بەسەوا سێوەرێکی بۆکەم چەند جوان ناوەکەی. ئەوانە تەقریبانی سیارەی درفتن. ئەم دوانە شتێکی جوانە. ئەمپاوەری ئەم3 با دەستنەی لە ناو لێ جامەکە بووی لەو کاتەوە پاکیەکاتەوە. شتێکی جوانە. جا بچینە لای ڕاقیەکان. ڕاقی کە ئەڵێ ڕاقی ینی مەرسیدس ریەڵسی دەخۆ هەر پێڵێ ریەڵسی سیدس مایباک هەموو یانی شەفێڵ هەموو یانی مینیترها ماشەڵای لێبێ. ئێستا ئەوەش تایەکانی کردووە بە عینەن شت، هەتا ئەوە تایە مۆدیل کۆنەکان ئەمە تازەکەیەتی، بەڵام ئەویژەر تایی مایباکە بەزەوەیە ئەمەیان مایباک نییە. بەس ماشەڵڵا شتێکی جوانە، بەس بۆ پاکیانە کردێتەوە. ئەمە شەریکی مارسیزە لێرەیە ئەوەتە CF ئەمەش جی کلاسی AMG مۆدیل تازە ئەفریت. چیتر بوو ئەو مارسیزی جوانیان ئەوە چینەوە مارسیزانە لێرەوە با لێرەشەوە جی کلاسی ئەوە مۆدل کۆنەکان ئەوە تازەکەی ئەمە ناوی نازانم. ئەوە ئێسکلاسی مۆدل 2009 بنتلی ئەمە 2011وانەیە. ئەنجا یعنی لە ڤڵۆگێکە باسم کرد لە ڤڵۆگی جامیعەکەی سلێمانی بوو. ئێستا ڤیدیۆکەیەنمە ئێرە سەیریکەن. هیوایەتێکم هەیە ئێستا ڤیدیۆیەکی کورتان هەر بۆ دانێم کە من هیوایەتم ئەو کۆبوونەوەانە کە هەمووی ئاوا ڕیز ئەوەسن هەتا ئەو سەر بێتان لێ بووی کامل ئەمە ئەبێتەوە. ئەوە وتم خۆشترین شتە گاراجێ ئەوە پڕ بێتەوە لە سیاری زەخم کەچی
دوای 2 ساڵ ساڵ و نیوێ ئاواتەکە ماتە دی جا زۆر خۆشە ئەنجا بچین بۆ کوێ باجا لە ناوەڕاستەکە ناکەین بە چواردە و ئەخلینەوە ئەنجا چێ ناوەڕاست جەماعە سەیری خوکەن ئەوە چیە و ناوە عجیبە کادیلاک چەند جوانە سەیری بۆینتی لەکوێیە لێرۆ سەیریکە چۆنە بۆینتی لەکوێ زۆر زۆر ئەمە چۆن پارکینیەکەی چۆن بێتە گاراژێکەوە بچێنای فۆردەکەەوە فۆردەکە بزانین دەگوبات چۆنە ئەمە نەبینیوە ماشەڵڵایان لێبێ ئەوە چییە ئەوە چییە ئەوە بەس ناوی ئەم جوانتر بوو ناوی کادیلاکەکە جوانتر بوو تا ئەم هەدی ئەمە چۆنە فۆردە هذه فورد 60 ملكي قديم كل هذا الفورد انه هذه سياره كاديلاك 76 الدرادو نوع اسمه الدرادو سيارتين كلاسيك حلوات نادرات على اغلب السيارات شكرا شكرا هذه مالي تابوته هو شيء ولا دريج وباريكه شوفر ليت الله عقباوك يعني هو شيء بو دنگ خوشه ما شاء الله يليبه اما زور بيني ولا لجروب عربيه كان بلام او اخو بيبيني تايباتا اما نعم نشانه كان بلا اما ليروي اما كاديلاك والله موديل كون كو جوان كاديلاك عفوا شلون ام كاديلاك نميني وراسيكي اماش بنتلي جوانا شحن ساري دون فري ريك حساب كم عطورك فيه بغم شورطايا هات انا زور بشكوله جا شركه رينويا بسيانو كاله تورسفيدي 6 كيلومتر او شي بو دنگا يزانه او دنگا سيا وصبابي كاتو او شي بو دنگا باش والله نسبية كمو يلا او دبلكان يدي اي هوان تختي ماكينة مزانم وي داز خوش چند جوان ديزايني كردوها هر زور جوان هسه يكن چند تايبته جا المانو زور بون دوينه بلام نازم روبه زماعتوه هيچي تري لينيا شكرا هيك نرخي وسعرنا زانت هموي لا كومنت ابينسك نرخي بون منا دور رامك انسه دور رامك نرخي باي 6 دفتره حو دفتره بوي زانيارك سمن سعري هنيك انا زان بزوي تاكيدني معلم باز زانيارك بغلط نروح هذا كجاته برده الله لو اشارته اساسا يحرك كيف ما ممكن يلا ده باتري دو اما باتري تابع بين السعر كان اما كاديلاك هو اواني كفيديو كان نبيني وفيديو كم لا قناه يوتيوب كا اگر حد ذاكر اي كما لينك ديسكريبشن شوف الليت بلام شلون والله جوانا نا وكبيرانا جوانا ما هو تو شوف همو شوف الليته ايه همو شوف الليته يبزاني ناو مچونا نا چونا دقيقة بابو انت كمان بو برسكاتو شكرا زور جوان ما هو تو جاء موديل الساعة 10 سوزان جانا چونا جاء اما زين كاتي شيا كاتي الرسمة خوركا جاري ما ويدي بيت اويوا او حدا يعني بو الرسم مجالي كان امين تو
ما چیتیە چونکە هەر شتێ لێرە کراوەتەوە سن و بۆنی سەیریکە سایاسە شتێکی تایە چونکە پێمانە لێرەیان ناکرێتەوە بڕێ بۆ لای سیارە کلاسیکەکان ئەوەی شێکمە لەو خوارە لەگەڵ مامۆ بڕ گەشتی نەیکوێ گەشتینەوە سیارە سەوزە بێتر شۆفرلێت هاچەند بەرزە خوا بە ئەوە بێدەنگ زۆر خۆشە چەند جوانە زۆر جوانە ئەمە هیوایەتەکەی منە ئەمە بەیانی لەگەڵ مامۆ کۆستار ئەمە ئەگرەیەکمان گوتمان بزانم ئەمە مۆدیل تازەیە یا ئەوە ئێستا دایانێمەوە مناقەشەکەمان ئەوەش بەس نازانم کامیان مۆدیل تازەترە باختی تۆڵی کامیان تازەترە هەر با لە کۆمنتیشە ڕۆخۆرەکە ڕێگەیە ئەوە دوبارە ئەو سوورە تازەترە نەڵەمە مۆدلی بەرزترە داچیت هەر لە دووریشەوە سەیرە کردووە وەرەگەی نەگرەوە ئەیکەمە گرێسە سوڕێکی ماڵ ماپەڕ نییە من ئەڵێم ڕاستە بەڵام باوە کوینەکەی تۆ نەبێ من ئەڵێم سەوزەکە یەڵا جەماعەت زانم سەوزەکە یا سوورە لە کۆمنتا بینووسین پالا تۆ جیڕانی 6.2 پێتر لە پیکابە ئەمە لەگەڵ جێبەکەم حەزێوان جێبە گلایدێتۆرەکە ئەمەیان زۆر جوانە کەیتر ها لە پێشەوە تووڕێیە هاچەند خۆشە دەنگی ئەووە تووڕێ ئەمە لێکزە لێکزی پول ماسفاتە بەڵام من حەزم لێ نییە 2022 ئەو سیارە شازانە هەمووی دوو ڕەقەمیە کۆڕێتی C80 RE Edition دوو دانە لە جاتی یەکە بە گەرنتی سەیریکە BME ئەمپار BM هەر عەتەر گەورەیە کاجارێ هەر لە عەتەر گەورەکردنە سەیریکە چەند گەورە بووە لامبۆرگینی ئەمەش بینی کوبەر کۆرۆنا چێتا کۆرۆنا والله ئەم ساحێب بەس لە سیارەکەی خۆمی کەم ئازان جەماعەت لە یادام نایەزان چۆن بوو چێکی ناوەکەی شکران چیم بۆ باسکردن چۆنە ئەی هەوار ئەو بۆنەی زۆر خۆشە بۆنی ئەم سیارانە زۆر خۆشە زانی دەرگا داخستنەکەی چۆنە ئەمەی شەشە تازەیە شکران ئەمە زۆر لە دیزاینکردنی سیارەیە مەزبوطن زۆر دیزلەری SRT هەردیکان SRT دوانی لێبوو وایە SRTەکەی تر دوو دانەی لێبوو چۆنە سنووک ناڵێم کاکە ئیشی خۆیانە بە ئەوە پیشان تامە ناوەکەی چۆنە ئەم ڤیدیۆم تۆزە تێکەڵاوە بێت چونکە جارە بوو کە لەقتە ئەگونجا ئەروەڵڵا سەیریکەم ئەوە چییە هەچەند لێک و بۆتەوە زۆر دەنگی خۆشە ئێستا ژاتینە ناوە ڕاستی گاراجەکەەوە ئیتر شتی تازاتوە شتی زۆر جوانێتەوە لەم سارانەیە زان چی ئێستا ئەم سارێ وەڵڵا جیاوازەکەی وەی کە تازەیە مۆدیل تازەیە تۆزێ بە شتێ بێ ئاوا بێ ئەوە هیوایەتەکەی من برۆنکۆ ئەی هاوار ئەمە یەکێکە لە شتە شازەکان شەریکەی فۆرد ئەسپەکەی بەعکسەوە کردووە سیتە مۆستان خۆی ئاوایە ئەگەر سێریکەی ئەم کەوتۆ بەدەمە ئامەشکەپسی کردەوە بەو تەویەیە تر نییە
ویلەکانی ئەم دوانە زۆر جوانە یەکێکیان ئەمە فێراری ناوەکەی وەکو مەرزیە بە زۆر نزمە چۆنە دەی چۆنەوە ناوەی مەکینەکەیەتی دەمدا سەیری کەن چە ئەمە تێک بچێ و دەڵوانی سوپەرچارج دەنگی خۆشە زبا دەیشتێنە المحرك كل شيء هذا والله تناقم جيب كم تقوى قراني لعبة اما يعني بها واركم بوي او دنگي كوبي رايت دينه تصور بها واركم السيري ورنگا كان عاتن عجيبه ارحو رنگا كيتي عمل رنگي تشمنتو هي بس دار كودي كان اول كو ركبوا كوتن بيرسل ماطورك لبيانية وبنجار رسمي قلتوه سيدي لبيانية وبنجار رسمي قلتوه ماطورة رسمي قلتوه ياك مليون رسمي قلتوه ياك مليون هاي كاكنا اخيني والله ما شاء الله كون كهواداري ماطوري ملينا زان والله مجوانا شازة اما يزور جوانا سيدي كان ها هناك تو ابيتو اوينا اوي كحزي للشرح حموش لكي ما تورا ها هاوتا برونا لا يوم عارو اتقاوى يا جماعة ونشروا الثروة طيب الفيديو لا ممنوع او بيمك ها شوينك هزناكن شويني اعلى يا شغل ابو من كاكا اما جوازك شي اما المانيا من المانيا اما سوريا هنا كيف من سوريا امش ويلكابا هنا كيف مش ويلكابا يعني اعلى يا وجب وزان جماعات ام دوانا زور جوان امرنك قاويان جاي زور تايبتا سيري كان رنگێکی زۆر جوانیەیە ئەمستریان مەکینەکەی کردوتە بزانم نەگو باسی چیە مەکینەکە عەفوان زۆر جوان هەدێ مەکینەکە چۆڵ ڕاکە بۆ مەکینەکە ئەو ئەمپاوەر ماشەڵڵای لێبێ گەڵەت نەبم 2021 21 ئەمە چۆنە ئەبێنەوە ناوەڕاست ساحەکە او كرولو سرقش اما كاماروي زيد الوانا بس من لشتك امامه توا بيشكي يعني موديل 2009 كان سيدي دواقي كان هذا عين الكاماروي 2000 ابو هجده كان بشتي انا تكررت شو انا يلا جماعة اشتكي تربو ايوه بزانم كين الكيم سعرنا ازانت ونمونون انوسي كوفرت الشينكات سعري اونيه من سعري هنيك انا زان بزوي تاكيد بلا نخكان كاونه بي يا لويا ما وتو يا نما وتو بو يوي كشهر زايد كومنت ابينو سيت بو يي كرچورنيك بو جماعات بو هنيك بتمان سعر بكرن يا سعرنا زانن بو زاني لكي من بغلد نرواتو يعني هنيك تيانا به بتان بينم تشين بو كان لو كومنتا كومنت دو پیکابی زخمی تیه شی زخم بشه تابا سپی رش F250 F350 بالا نزیکو بشان تابم هر دو کان 6.7 يعني اما الروسيليا كهوا زيني دوتانيه كياثر چوزان مشتكي زور برزه بلام ميبيني بيكابه بلام اسكاني كراو كامان F350 شتكي زور جوانه ويلكي من معجبي ويلكيهم شتكي تايبه طبعا يا جماعه جا
جەماعەت نامەیان بۆ ناردوومەڵێ ئاخ کە ئیمتیحانمە و ناتوانم بێم و یاتر ماڵەوە ڕێگەی نایەن بێن خەمتان نەبێ ڤڵۆگتان بۆ ئەکەم هەر شوێنێ بێ یا لە شوێنی دوورتری بێ من ڤڵۆگی خۆمەکەم و وا هەستکەن کە لێرن لە جیاتیەوەش بۆ یەخەمتان نەبێ ئەسا ساروشت تقریبان شتێکی وان نەماوەتەوە هەلو ئەمەر بەیانی دەکسان دەنگێکی زۆر خۆشیە بوو دەنگێکی زۆر تایبەتێ بوو داوکە گیان وەی 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 با سەرێکی مەکینەکەی کەن مامە بەڵی خۆمە ڕۆتە ئێستا ئەمە پێنجیان و دەگرێ بەڵێ هەمووی داکسێنن بەڕەحەتتان لێ بێت ئەمە دەکسێنن شۆفلێتە ئەها ئاشتی تایبەت سی تایبەت ئەمە چۆنە من هەڵکەی چۆنە دەهەڵیکە 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 دەی دەی ئەوە چی ڕنگ کاڵینیەکە گاز خۆش مامی ئەبێن با تەسویرەکەی تۆشکەم لە بەیانی و حساب کرد 4 تەسویرم کردووە ئەبێن زەخە نەجاتی حەز ناکەمەوە بە حەز دەکەم ئەنواع کاتی تیا بێت تاسەیچم نەکردوە جەماعەت جوانە بەس ئەیکەم ئینشاڵڵا ئەو دامناوە ئەم شەریکەی بێنڵیە بێن بەملی بەملی خڕیان بابێن ئینشاڵڵا هینیان بۆکەم تەسویرشیان بۆکەم ئەم شەریکەیە شەریکەی بێنڵی بە سفری ماتۆڕە فرۆشە لە عێراق بە ڕەقەم و تەرتیباتەوە ئەوەیە کە هەمووان چاوەڕێ تایبەتە شتی جوانیان هەیە ماتۆڕەکانی شتی جوانی تایە بەڵام شتی جوانتر باوە بێ من لە ستۆری خەڵکا بینیم دوێنێ شتی زۆر زیادی تیا بۆم پرۆژتانە هاتوون چاوەڕێەکەم تا تۆزە بێن و منیش دەست پێەکەم ئینشاڵڵا چاوەڕێنەسە دەوروبەری سعا 6 و 11 دقەیە تقریبا ئەڵێن تا دەی شەو بەردەوامە بێت تا نازانین ئێمە ئەمێنینەوە لێرە ڕۆینەوە جارێ دیار نییە بۆیە هەر لەگەڵمانە بنجارێ لایک لەبیر مەکەن چونکە ڕێگەیەکی دوورمان بڕیوە بۆ ئەوەی شتێکی جوان پیشانی ئێوە بین لایک کۆمنت سبسکرایب بگەین کاکە ماوەیەکی زۆر لە 28,000 چقیوی نە جوڵاکە سەری ئەوەی دواوە بکەن اینجا نازانم هیوادارم سبسکرایب بکەم ئاروە ئەمە موت ئاروەڵا تر ئەوە دەرەچن کەمتان نەبێت زۆر جوان زۆر جوان بەس لێک شتا زۆر مەدڵەن لە کاتی ڤیددیۆ گرتان کە ڤیددیوانەکەی ناڵێن کاکە بۆوە بۆیەکەی یا ڤیددیۆی مەگرە یعنی خۆیان یان شتەکە هەڵەکەن سارەکە هەڵەکەن جوڵی پێەکەن بەس بۆەوەی سارەکەیان جوان دەرچێت لای تۆ کاکە بێ وابی جا پێش دەبێت دەنگی کە کاکە دەبێت دەنگی کە جا پێشەوەی کە ئەمە جوانە ئەو دەنگە تۆزە کردووە تا باسی شتێکم سیاری تایە دەستکاریەکی زۆر کراوە لە دەعامی و لە نزمکردنەوە و لە جوانکاری و لە هەموو شتێکە یعنی ئەوەی نییە کە بڵێ زەرری هەبێ بۆ چواردەر و بۆ خۆشی بەس ئەوەی سیارکە جوانە بۆ لای خۆمان یعنی نایڵن سارێ جوان بێ ئەگزۆزەکە هی خۆیەتی ئەلێرە گۆڕی یان ئەگزۆزەکە پێوەیان دیار نییە کە مەمنوع بێ شتێ بەڵام لای خۆمانەوە ساڵەزای خۆیەتی ئەڵێن نا مەمنوعە بۆیە لەو بابەتەی هاتوچۆمان سەقەتە وەڵا ڕادیۆ بوو بەڵێ باڕێن لای دەنگ و کۆربێتە حتا بەیانە دیگە داینش لەو دەگە بێزار نام
لايتا کرد جەماعەت جابووم بابەتانە لە سناپچاتە لەگەڵم بن بۆیەوە تا پێش هەموو شتێک لە سناپچاتەوە من بڵاویەکە نزیکی 150 ستاپم بڵاو کردووەتەوە ئەوەشی لێ شێشەوە سارت تێک چووە بەڵێ سارێکی 0 کیلۆمەتر بۆ چێر بەڕازواوە یۆی نییە هەروەڵایتر ئاوایە کاڵە با تۆشی تیابی ئەم ڤڵۆگە خۆ چیە بێت پێ ناخۆشە ماڵم لە مەکتەب هەرجی کڵاسە و داغڵە بێت وا لەوەیە ساعت 10 دقیقە بەشکم تا میوزیکەکە دەستیان پێ دەکڕم من قسەکانی خۆم کەم ئەگەر یەم شەو لێرە بین ئەگەر یە بڕۆینەوە وای 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 بڕۆ جارێک دیارێک کە تا چەند ئەمێنینەوە ئەگەر یەم شەو لێرە بین ئاتوا جارێکی تر تو ناوی نایکا لەلایەوی بۆ دەنگەزانین چی دەرەچێت ئەتر نازانم جارێ دیارێکە لێرە ئەمێنینەوە یا ئەڕۆینەوە بۆیە ژێر قارچم ئاگرەکاتەوە ئەوەنە هاتوچۆم کردووە ئێستا سەیر سەعاتەکە لەگەم زانم چەند هەنگاوم ناوە ئەوە چیە بەڕۆژ هەر جوان بەشەو هەر جوان چی بکەین چیڵە نەیکەین والله من هلاك لايك وسبسكرايب جماعة بريارمانا كان نروينوا بوي اگر يستبكينا الرصا حوته تو حو ساعات حسابك الساعة تو بو ستيشو انجاقيتو سليماني يعني باشترك ليرا بمينينوا استراحة كاين توزك تري جاقرين وانيا وتورتي بوها بوايا ان شاء الله والله ويا رقاك بخوا ستيشو تاوي زور إيراني كيشرنا والله يوارد وير ورشينو والله الرقاب عملناها نبروات شمنا يدخل شو مني دا محمد دوبان ليري دا توا دق لما هذا هذيك زوزك يلا حاجي يلا حاجي يلا حاجي قشتي نيرا اركيو يا خاله جاء يستوي بروديو يلا بابا تصويره بك كاكا بابا تصويره به هم ما ندش يعني ساليه باو كرو كزناوس باو كيجان كزناوس ما رحيم كيكا سعر ليا لا خوي لا يا يعني اللي ركزنا وصل بينجا اين شداوا زور جانبه بياني كان والله بياني نيورويا نيورو تان باش اما روجي دوينترا روجي بانزي بينجا بلا بريا كريم برا سليماني تابزانين لێرە حەزەکەم کۆتایی بە بڵۆگەکە بێنم من کۆتایی بێنم کاکە بۆ کاتی نییە چاوەڕێ من ڤیدیۆکەم ئەم کاک پەیوەندیش زۆر پێ خۆشحاڵ بووین ڕۆژە پێکەوە بووین جەماعەت نیوەڕۆتان باش پلەی گەرما چلە لە بەغا ئەمەش ئەگەمە کۆتایی ڤڵۆگەکە تنازام وابزام تو چەند جوانە هینیێرە سعات دەوروبەری دووە بەڕێکەوین بەرەو سلێمانی هیوادارم ڤڵۆگەکەتان بەدڵ بێ هەتا ڤڵۆگێکی تر خواتان لەگەڵ لایک و سەبسکرایب لەبیر بکەن و بای بای